ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەڕێیانی هاوکار ماتمەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی کوردستان لەسەر مەزیاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە مەریوان و مەهاباد. ڕێپێوانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا. پشتیوانی کۆمەڵگای جیهانی لە ڕۆژاوای کوردستان. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی ئازەربایجان. ناڕەزایەتی کرێکارانی گوناباد لە ئاسدۆخی سەختی معیشەتی. خانەنشینکردنی زۆرەملەی سەکینە مەلەکی چالاکی سنفی معلمانی گیلان. هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە ئەدامی دەبەندکراوی سیاسی لە ئێران با خۆپێشاندانی هەزاران کەسی خەڵکی سووریا لە دیمەشق. کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی کوردستان لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە. ڕۆژی پێنجشەممە 29 سەرماوەزی 1403 هەتاوی بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شارەکانی کوردستان هاوکات لەگەڵ شەوی هێڵدا مەزاری ئازیزانیان گوڵباران کرد. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتووە بنەماڵەی نەمران ڕامین فاتەحی و یەحیا ڕەحیمی لە شاری سنە و بنەماڵەی شاهۆ بەهمەنی لە دیواندەرا هاوڕێ لەگەڵ بنەماڵە دادخوازەکانی دیکە لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەتەوە و وێڕای ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردوێتەوە. پشتیوانی وریا غەفوری لە بنەماڵەی یەڵدا ئاقا فەزلی. وریا غەفوری یاریزانی فوتباڵی خەڵکی سنا هاوکات لەگەڵ شەوی یەڵدا سەردانی بنەماڵەی یەڵدا ئاقا فەزلی کرد و پشتیوانی خۆی لە بنەماڵەی دادخوازان دەربڕی. باوکی یەڵدا ئاقا فەزلی لە پەیامێکدا وتی: نەمدەزانی چۆن لە شەوی یەڵدا یادی کچەکەم بکەمەوە. زۆر خەمبار بووم، بەڵام وریا غەفوری هاوڕێ لەگەڵ هاوژین و منداڵەکانی سەردانیان کردین و زۆر پێی خۆشحاڵ بوو. وریا غەفوری لە سەردانەکەیدا وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژینە پشتیوانی خۆی لەو بنەماڵە دادخوازە دەربڕی. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی مەریوان و مەهاباد. ڕۆژی یەکشەممە و پێنجشەممە 29 و 25 سەرماوەز دوو هاوڵاتی خەڵکی مەریوان و مەهاباد بە ناوەکانی ئارام باڵەکی و چیا نەسڕوڵڵاهی لەلایەن هێزانمنیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان ئارام باڵەکی هونەرمەندی خەڵکی مەریوان بە بیانووی دانانی بابەتی ڕەخنەگرانە لە حکوومەت لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراوە و هێزەکانی حکوومەت هەڕەشەیان لێکردووە کە نابێت لە ڕێوڕەسمەکانی شەوی یەڵدادا بەشداری بکات. لەلایەکی دیکەوە ڕۆژی یەکشەممە شارۆمەندێکی خەڵکی مەهاباد بە ناوی چیا نەسڕوڵڵاهی بە بێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراوە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ لە چەند ڕۆژی ڕابردوودا لانیکەم 15 هاوڵاتی بە داوای لێبوردنەوە خەڵکی مەهاباد لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە ڕەفێنراون و تا بە ئێستا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستانی. دۆخی خراپی تەندروستی فەرید عینایەتی لە گرتوخانەی ئیتلاعاتی کرماشان. فەرید عینایەتی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە کە لە ڕێکەوتی 24 خەزەڵوەری 1403 هەتاوی لەلایەن هێزانمنیەکانی کرماشانەوە دەست بەسەرکراوە بەهۆی مانگرتنی درێژخایەن لە گرتوخانەی ئیتلاعاتدا دۆخی تەندروستی تێکچووە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان فەرید عینایەتی ماوەی 35 ڕۆژە لە گرتوخانەی ئیتلاعاتدا لە مەیدانی نەفتی کرماشان مانی لە خواردن گرتووە و تەندروستی لە مەترسیدا. ئەو بەندکراوە سیاسیە لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و کەسوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. شانی باسە کە ڕۆژی 24 خەزەڵوەری ئەم ساڵ هێزەکانی حکوومەت لە شاری پاوە هێرشیان کردە سەر ماڵی عینایەتی و فەرید و حەمیدی برایان دەست بەسەر کرد. ڕێپێوانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا
ڕۆژی پێنجشەممە 29 سەرماوەز دانیشتوانی شارەکانی قامیشلو دەربەسپی لە ڕۆژاوای کوردستان دەست بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە ڕژانە سەر شەقام و خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هەزاران شارۆمەندی خەڵکی شارەکانی قامیشلو و دەربەسپی بە بەدەستەوەگرتنی وێنەی گیانبەختکردوانی شەڕی داعش و بەرزکردنەوەی ئاڵای یەپەگە و یەپەژە پشتیوانی خۆیان لە هێزەکانی سووریای دموکراتیک ڕاگەیاند. بەشداربووان وێڕای شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا و ئیسلامگەرەکانی سەر بۆ وڵاتە بۆ سەر کۆبانی منبج و ڕەقا خوازیاری کاردانەوەی توندی ئازادی خوازان لە ئاست پێشێلکاریەکانی دەوڵەتی تورک بوون. پشتیوانی کۆمەلگای جیهانی لە ڕۆژاوای کوردستان هاوکات لەگەڵ هێرشەکانی دەوڵەتی تورک و گروپە ئیسلامیە تێروریستیەکان بۆ سەر ڕۆژاوای کوردستان کۆمەڵک لە وەرزشوانانی کورد و ئەنتەرناسیۆناڵ چالاکوانانی سیاسی سەرۆک پاڕلەمان و سێناتۆرەکان لە چەند وڵاتی ئەوروپایی و ئەمریکا پشتیوانی خۆیان لە ڕۆژاوای کوردستان ڕاگەیاند. بەپێی راپۆرتەکان ماکوان ئەمیرخانی پاڵەوانی وەرزشی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆمەڵک لە تێکۆشەرانی ئەنتەرناسیۆناڵ لە وڵاتی فەنلاند لە پەیامێکی ویدیۆیدا پشتیوانی خۆیان لە ڕۆژاوای کوردستان دەربڕی. لە ئەوروپا چالاکانی سیاسی سەرۆکی پارلەمانی ئەوروپا نوێنەرانی پارلەمان لە فەڕەنسا ئیتالیا و ئاڵمان چەند وەزیری ئیسرائیلی ڤلادیمیر پۆتین سێناتۆرەکانی سێنای ئەمریکا لەگەڵ سەرۆکوەزیرانی ئاڵمان لە چەند پەیامی ویدیۆیی و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بەرپرسانی دەوڵەتی تورکیا سەبارەت بە هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان هۆشداریان بۆ وڵاتەدا و پشتیوانی خۆیان لە هێزەکانی سووریای دموکراتیک دەربڕی. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی ئازەربایجان. ڕۆژی پێنجشەممە 29 سەرماوەز کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی ئازەربایجان دەست بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و لە ناوەندی شرکەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی کارخانەی فولادی ئازەربایجان ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی معیشەتیدا ژیان بەسەرەبن. کرێکارانی ناڕازیی وتویانە خاوەنکار وێڕای نەدانی حەقدەست حەقی بیمەکانیانی بە ڕێکخراوی تامینی نیشتیماعی نەداوە و چیتر ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. ناڕەزایەتی کرێکارانی گوناباد لە ئاست دۆخی سەختی معیشەتی. ڕۆژی پێنجشەممە 29 سەرماوەز کرێکارانی خەڵکی گوناباد لە کۆبوونەوەیەکدا ناڕەزایەتی خۆیان لە ئاست دۆخی خراپی پیشەی و معیشەتی نیشاندا. بە وتەی کرێکارانی ناڕازی حکوومەت بایەخ بە دۆخی سەختی ژیانی کرێکاران نادات و سەروەت و سامانی وڵات بۆ وڵاتانی دیکە سەرف دەکات. ئەگەر دەیان کرێکار ئێرانی لە نەخۆشی و برسیەتیدا بمرن بۆی گرنگ نییە و بۆمانەوە لەو دەسەڵات هەموو جۆرە جینایەت و گەندەڵیەک ئەنجام دەدات. خانەنشینکردنی زۆرەملەی سەکینە مەلەکی چالاکی سنفی معلمانی گیلان. سەکینە مەلەکی چالاکی سنفی فەرەنگیانی گیلان بە 28 ساڵ پێشینەی کاریەوە بە بڕیاری لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئامۆزش و پەروەرشی بەندەر ئەنزەلی ناچار بە خانەنشینی زۆرەم لێکراوە. سەکینە مەلەکی لە ساڵی 1401 تاوی بە بیانووی بەشداریکردن لە ناڕەزایەتیەکانی ژن ژیان ئازادی، ڕێخستنی کۆبوونەوەی معلیمان و تووردانی حیجابی ئیجباری دەست بەسەر و لە سەرکار دەرکرا. ساڵی 1403 سزای دەرکردنی و معلم ئازادی خوازە لە دادگای پێداچوونەوە هەڵوەشێنرا، بەڵام لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵایداریەکانی ئامۆزش و پەروەرشی گیلان ناچار بە خانەنشینی زۆرەم لێکرا. ناڕوونی چارەنووسی مێهدی جەهانگیری چالاکی کرێکاری خەڵکی تاران. ماوەی 3 ڕۆژە مێهدی جەهانگیری چالاکی کرێکاری خەڵکی تاران لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراوە و تا بێستا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستا نییە. 3 ڕۆژ لەمەوبەر مێهدی جەهانگیری خوێندکاری دەرکرا و لە زانکۆی تاران و کرێکاری شاغڵ لە شارۆچکەی سەنعەتی گولگون هاوکات لەگەڵ کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی ئەو شارۆچکەیە لەلایەن ئیدارەی تڵاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. لە 3 ڕۆژی ڕابردوودا بنەماڵەی ئەو چالاکە کرێکاریە سەردانی کەڵانتەریەکانی سەعیداباد
خادم و حەسەن ئاوایان کردووە بەڵام هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی دەست نەکەوت. هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە ئیعدامی 10 بەندکراوی سیاسی لە ئێران. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕۆژی پێنجشەممە 29 سەرماوەز لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای ئیعدامی بەسەر 10 بەندکراوی سیاسی لە ئێران بە توندی مەحکوم کردو سەبارەت بە ئەگەری جێبەجێکردنی حکومەکەیان هۆشداری بە بەرپرسانی کۆمارەی ئیسلامی داوە. 10 بەندکراوی شۆڕشی ژینا بە ناوەکانی فازڵ بەهرامیان، منوچێر مێهمان نەواز، مێهران بەهرامیان، میلاد ئارمون، عەلیڕەزا کەفایی، ئەمیر محەممەد خۆشێقباڵ، نەوید نەجاران، حسێن نەعمەتی، عەلیڕەزا بەرمەرسپورناک و مێهراب عەبدوڵڵازادە لە محاکمەیەکی نادات پەروەرانەدا بە تۆمەتەکانی بەغی و محاربە بە ئێدام مەحکوم کراون. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی وێڕای ئاماژەدان بە وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێو بێبەشبوونیان لە پارێزەری سربەخۆ سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی ئەو دەبەندکراوە هۆشداری بە بەرپرسانی قەزایی کۆماری ئیسلامیدا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی هەزاران کەسی خەڵکی سووریا لە دیمەشق. ڕۆژی پێنجشەممە 29 سەرماوەز هەزاران شارۆمەندی سووری لە شاری دیمەشق ڕژانە سەر شەقام و خوازیاری دامەزراندنی حکوومەتێکی سکۆلار بوو. بە پێی ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە هەزاران ژن و پیا و بە کۆبوونەوە لە مەیدانی ئومەوی دمەشق دژایەتی خۆیان لەگەڵ دەسەڵاتی مەسەبی نیشانداوە. خۆ پێشاندەرانی سووری بە وتنەوەی دروشت خوازیاری دامەزراندنی حکوومەتێکی سێکۆلار و ئازاد کە مافی هەموو چین و توێژەکانی کۆمەلگای تیادا پارێزراوە بوون. وەڵا بینەرانی خۆشەویست گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.